بایکۆتمان کردو فرەشماندا هەموو شتەکانمان فڕێەوە عەرەبی و تورکیەکان قاوەکانمان هەموو ئایتمەکانمان لا بردو. ناتوانی واکەی کورد نەبین هەر کورد بوون و هەر کورد دەبین. چەند ڕۆژێکە سەرجەم کورد بەیەکەوە دەنگیان لەگەڵ دەنگی ڕۆژئاوایە لە هەوڵی چەند گەنجێکدا قاوەخانێک لە شاری سلێمانی لە لیستی مینیۆکەیدا قاوەی تورکی و قاوەی عەرەبی چی دیکە نافرۆشرێت و سڕاوەتەوە لە مینیۆکەیدا. ئەمە خانە قاوەیە کە لێرە چەند گەنجێک خاوەندەرەتی قاوەخانەیەکەن چی دیکە قاوەی تورکی و عەرەبی نافرۆشن لێرە. منەمێ بچمە لای خۆیان کە بۆ لای دوو گەنجە کاک ڕەڤی سڵاو لێبێ ئەم کاتە و باش لێرە نووسراوە No friend but the mountains. تەنها شاخەکان تەنها شاخەکانی شەگەڵمان ئەمانەوە تا کۆتایی. ئەم هەڵوێستە ئێوە چی بوو؟ چیتان کرد بۆچی قاوەی تورکی و عەرەبی نافرۆشن؟ قاوەی قەزوانمان هەیە، قاوەی قەزوانی کوردیە، هەموو قەومەکانی کە کورد و عەرەب و تورک و ئێرانی و ئەمریکا هەمووی پشتی کردی ئێمە شۆک و هەڵوێستە قاوەی عەرەبی تورکیمان لا بردووە بە هەموو شێوازە. قاوەی قەزوانی کوردیمان هەیە لە بری ئەوە توانن بێن ئەوە بخۆن لەبەر هەم بە کللتوری خۆشمان ئاشنا بن کە ئێمە قاوەیەکمان هەیە پێوترێ قاوەی قەزوان دارەکەشی خۆمانە. ئەگەر کەسێک بێتە ژوور و داوای قاوەیش عەرەبی بکات پێی نافرۆشن؟ پێی نافرۆشن. هەر بایکۆتمان کردو فرەشماندا هەموو شتەکانمان فڕێەوە عەرەبی و تورکیەکان قاوەکانمان هەموو ئایتمەکانمان لا بردو. وەکو گەنجێک چۆن پاڵپشتی کوردانی ڕۆژئاوا ئەکەی؟ ئەگەر لەوێژ نەبی نەتوانین لێرەوە باڵای کوردستان ئەو شتێکەوان ڕخیان لێ ئێمە کردومانە بە ڕەمزی شوێنەکەمان لەسەر دڵمانە ئاڵای کوردستانەکە. ماشەڵڵا کوردانەش خۆ گۆڕیوە. تیروایی شەقین. دەستخۆش دەبێم چمە لای کاگەی و کاگەی و کوپەکان لێرە ڕیز کردووە کوردم دوو کۆ دوو یەکسانە بە کوردستان ڕۆژئاوا. ئەم ئەستە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بەڕای من هەر کەسە و لە شوێنی خۆی لە مەکانی خۆی و لە بواری خۆی ئەتوانێت سەپۆرتی بکە. ئێستا من ئەوانە بە خۆم دانیشتم قاوەکانمان لەنا ئەو کوپانە ئەفرۆشی ئەوە بە سەپۆرتێک کەزانم. ئەم پرۆژەی ئێوە چی لە خۆوە گرێت؟ سەپۆرتکردنی ڕۆژاو بە هەر شێوەیەک بێ بە پۆستێکیش بێ زۆرە بە هەر چیەک بێ. ژمارە ئاڵام بینی کاتێ هاتمە ئێرە ئەو ئاڵایەنە چین؟ پرۆژەیەکماندانەوە ئەمڕۆ ئیشەڵایکەین. ئێمە وەکو قاوەخانەیە کە ئەو شتەمان کردو ئاڵاماندانەوە هاوبوارەکانی خۆمانە قاوەخانەی تر هەیە لە سلێمانی ناسیاوی خۆمانە برادرن ئەی بینە ئەوێ لە حسابی خۆمان کڕیمان و با لەوێش ئاڵاکان دابنێ. چەند شوێنێکمان دیاری کردووە کە لێیان ڕابین. ئەو لە پشتەوە لە بۆردەکەی پشتەوە نووسراوە دوو کۆ دوو یەکسانە بێگە و شوێنە چی بوو بۆ بەتاڵە کردووە؟ ئەوە شوێنی قاوەی عەرەبی و تورکیەکە بوو سڕیمانەوەمان نووسی. ئەوتان نووسی؟ بەڵێ. سپاس بۆ ئێوە. ئەوەی کە هەیە قاوەکە خۆینەوە دوو کۆ دوو یەکسانە بە یەک ئەگەر بێ بۆم قاوەخانەیە لێرە قاوەی تووشی و عەرەبی و دەست ناکەوێت. ئەمە وەک باڵپشتیەک بۆ کوردانی ڕۆژئاوا بۆ ڕۆژئاوای نیشتیمان. بۆیە ئەم هەستی کوردایەتیە لە کووردا بەم شێوەیە کورد خاوەنی غیرەتە سەرجەمیان پێکەوە لە بەرامبەر داگیرکەر بەرامبەر دوژمنان دەوەستنەوە.